زیاتر سەبارەت بە ڕۆڵی ئافرەتان لە بوارە جیاوازەکان لە هەرێمی کوردستان و لە ناوەندەکانی دەسەڵات گفتوگۆی زیاترەکەین لەگەڵ میوانمان ڤیان سلێمان ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان کە لەگەڵمانە. ئەم ڕۆژەتان لێ پیرۆز بێت خات و ڤیان. پێش هەموو شتێک بابزانین کابینەی نوێیەم ژمارەی ئافرەتانی لە ناو پۆست و پێگەکانی حکومڕانی زیاد کردووە، ئەو هەنگاوە چۆن دەبینن؟ سڵاو خاتۆنی بەڕێز، پێش هەموو شتێک ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئافرەتان لە بەڕێزت لە تەواوی کارمەندە ئافرەتەکانی کەناڵی کەی 24 خۆشەویست لە تەواوی ئافرەتانی کوردستان و جیهان پیرۆز دەکەم، لە دەیکە شەهیدان پیرۆز دەکەم و خێزانی شەهیدان لە کچە ئازاکانی شەنگار پیرۆز دەکەم. هیوادارم لەم ڕۆژەدا ئەوانەی کە هێشتان لە ژێردەستی دەسەڵاتی داعشیش ماون بە ڕۆژێک لە ڕۆژان ئازاد ببن و لەم ڕۆژەیە لەگەڵ ئێمەدا بکەن. بەڵێ، پرسیارەکەمان بۆ جەنابتان ئەوەیە کە بێگومان پێگەی باش بفەرموو. پرسیارەکەتان لەسەر پێگەی ئافرەت بەڵێ، کابینەی نوێیەم ژمارەی و ئافرەتانی کە لە ناو پۆست و پێگەکانی حکومڕانی زیاد کردووە و ئەم هەنگاوە چۆن ئەبینن؟ بێگومان هەنگاوێکی زۆر دڵخۆشکەرە، هەنگاوێکە کە بە حەقیقەت ئافرەتانی کوردستان بە بایەخەوە تێدەڕوانین. ئێمە تەواوی ئەو هەوڵانەی کە لە ڕابردووەوە تا ئێستا بەردەوام لە پێگەی لە پێناو بەرزکردنەوەی پێگەی ئافرەتانی کوردستان لە ناو کابینە یەک لە دوایەکان و بە تایبەتی کابینەی نوێیەمدا زۆر بەرز دەنرخێنین. ئەمە نیشانەی بڕوابوونی سەرۆکی کابینەی نوێمە بە یەکسانی نێوان هەردوو ڕەگەز. ئەمە نیشانەی وەفاداری پارتی دیموکراتی کوردستان وەک حزب ڕێبازی پیرۆزی بارزانی، وەک بیرروباوەر و خودی تاکی سەرۆک وەزیرانە بە ئەوەی کە جیاوازی لە نێوان هەردوو ڕەگەزدا تەنها لە توانادایە پەیوەندی بەجەستا و بە شێوە و ڕوخساری تاکەکان نییە کە ئافرەت بێ وەک مرۆڤێکی مێ یان پیاو بێ وەک مرۆڤێکی نێر. ئەمە نیشانەی ئەوەیە کە لەم کابینەیەدا دەرفەت بۆ ئەو کەسەیە، بۆ ئەو توانایەیە کە بتوانن لە خزمەتی کوردستاندا بن، بتوانن جێی دەستی خۆیان دیار بکەن، وەکو ئەو نمونەی پێشتر بەڕێستان پێشانتاندا. ئیتر ئەمە دەرفەتێکی زێڕینە بۆ ئافرەتانی کوردستان کە بێن و تواناکانی خۆیان لە تەواوی بوارەکاندا بزۆر خات و ڤیانەکە سەبارەت هەر بەو نمونەیە کە ئێستا جەنابەت ئاماژەت پێکرد و ئێمەش وەکو ڕاپۆرتێک خسمانە بەردیدی بینەر، جەنابتان وەکو پێشتر و بە ئێستاشەوە بەرپرسیارەتیتان هەبوو و هەشتانە و لە شوێنی زۆر گرنگ و هەستیاری شابوونە لە ناو کایەکانی حکوومەتە. ئایا هیچ ڕێگریەک هەیە کە ئافرەت پۆست و دەسەڵاتی گەورە یاخود پلە باڵا وەربگرێت؟ نەخێر، هیچ ڕێگریەک بەرامبەری ئافرەتە کوردستانی نینە و بشێت دەسەڵاتە بارا وەربگرێت. بتنێ خودی شیانت ئافرەتێنە و هاتنە پێشاوەیەک و بشێت توانایت خوب سەلمینێت وەێ کێبرکیەدا. بێگومان کە ئەف کێبرکیە کوتناف وەرگرتنە دەسەڵاتێدا هەبێت پەیوەندی ڕەگەزی ئافرەتێڤەنینە، پەیوەندی توانایە کەساب توانایە وان کەسابەیە ئەوێت وی بواری دەکێبرکێت گەلێک و دتکن و ئەvە تشتێکی زۆر نۆرماڵە سەر ئەساسێشیانە یان سەر هەندێک پێوەرێ دیتر کێبرکێتنە بەینە ژمارەیەکە مرۆڤان کۆمەکە مرۆڤاندا هەبێت کە بوارێکی تایبەتدا کار دەکەن. ئەف هەڵسەنگاندنە پێش و پاشچوونە
نشلای یاسایی و هیچ ریگریک با آفرت هیا پیچوانه و گلک جاران آفرت به هوی آفرت بونا خو در فتک بیجین تمیزک ایجابی بویا هاتیه کرن در فتک زیادتر بویا هاتیه دان کو به حقیقت کو اگر تو بیل سر پیورا اوید بو ظلام هاتینه دست نشان کرن دبینی او پیوره برانبری و آفرت پیورنگی نه هاتینه چون که ظلام جگهشتیه و باوریه کو بله افریقا اگر دهی آفرت نشیاتیه به حکم کمکا بربستن کمالایتی بجداری وی بواری ببت و ازموناوی شیانت وی تیدا کمتر بن بله افریقا پیدویه که و دوید آفرت بوناوی هبت و البرهندیج دوید درفت بوی آفرت هبت و بیت برخ ظلامی و مل بملیوی شیانت خو توی بواری دا پروسه بکرد بله ممارسه بکرد ئافرەتانی کورد تێیدا بەشداریان کردووە پیاوان هاوکاریان بوونە لە خەباتی شاخ و شار ڕۆڵێکی کاریگەریان هەبووە ئافرەتان ئێستا ڕۆڵی خانمان لە ناوەندەکانی بڕیاردان لە ئاستی چاوەڕوانی ئێوەیە ئێستا پیاوان بە هەمان شێوەی پێشتر کە چۆن لە شاخ چاوەڕوانی ئەوە بوون کە ژنەکانیش لە ناو دێ و لە ناو شارەکان هاوشانیان بن ئێستاش بە هەمان شێوە ئەو چاوەڕوانیان هەیە ویگاف که بر هنده بحقیقت دو قناغ زور جیاوازن دو قناغ گلک جیاوازن دوهی که سردم شورش آزادی خواست و بزا و رزگاری خواست و بتایبتی هر دو شورش این ایلول گلانه خیزان پیشمرگه ها مل به مل پیشمرگه او خباته یا کری و دوره که زور کاریگر بینینه اگر تو برای خبدی سیمای شورشان و بزا و رزگاری خوازا کردی دا تو بینی سیمایی که جماعیه سیمایی که خیزانیه یعنی خیزان همی بیگ و بتاگ و بجن ظلام همی شورشان دا بجدار بویا هر ایک بشیوازه که ظلامی چکل گرتیه و چویا پیشیا سنگری بلد گل هنده دا آفرد بویا پروردکارا مال آفرد گوی خوی دا پیشمرگی آفرد خزمتا پیشمرگی یا کری آفرد زاروکت خوید خدان کرین و آفرد ناف باجی ریدا و یعنی هر شیوازه که دیتر هاریکاریا پیشمرگی کری بیجین تتریا کری اوه تنه همی بیرنگی بیا یعنی تو اگر وقتی برای خودی سیمای شورشا سیمایی که کومالیه و خیزانیه بلی وقتی پشتی سرهلدانا پیروز کو سرهلدانا پیروز جل همین خلکه که پیروزت که اینچه که افروکه ام یت بونویت آداره نه و هر دسته که آداره حتی دماهی که آداره بوما بونت خوش و ناخوشت هین پشتی سرهلدانه سیمای شواز خبات کرنه ها تا گوهارتنه بی خبات مدنی بی حکمرانی حکمرانی ده نخیر مخابنی و دبینین در فت زدتر بظلامی ها تا دان آفرت دور خوینات بله آفرت نوعا ما پاجوچونک هبود و چنده دا گلک شوازن جیاواز نشیات هشتان اوان همی بربستن کمالایتی بشکند بله باشە کەواتە با لەم بارەیەوە کە جەنابەت ئاماژە بۆکەی هێشتا ماوە کە خانمان هەندێک سنوور هەیە کە بیشکەن ئەزمموی زۆرت لە پۆست و بەرپرسیارەتی هەیە تا چەند پیاوان هاوکارت بوونەکە ئەو سنوورانە بشکێنرێت ئەگەر بکرێت بە کورتی وەڵامان بدەیتەوە سپاس دەکەم. همی تشتک درون انسانی دست بید کت تجربه خوب از مونا خویا چندین سالات وی بواری ده بیجم هر آفرته که ببید اثبات وجود خوب کد و خوب سلمینت اگر جناخوی دست بید کد دلنیابت همی ظلام دورو برج دماهی که اگر مرحله که ده قناغا ایکی ده دج راوستن بلد قناغا دیتر ده بنا پشتوان بوه ده الویری زور گرنگه که انسان خو هندانه کد و چارچوبه که گشتی رسن کردایتی ده کلتور کردایتی دجی آفرتنینه گل آفرته و تقبل آفرتت کد
كو ممارسة دسالاتي بك وتقال هندي افتشتي بومن وكات ناف مدى هاي كو بربستت كمالايتينا همي جي كولتوري داگير كرايا بويا دمي ام دجرات وستين دمي ام دجايتي تقال چندكين اگر دو قناغا ايكيش دا بر پرشتانوه زور هبت بل قناغ دیتر دا گلک کالد بد و ظلام زیدتر هاری کاره ظلام آزادی خواست ظلام یکسانی خواست ریجه که زور زورت نف کردستانی ده هنه و پشتوان آفرتینه و اف پیش کفتن آفرتان جد و حتی بی قناغ ات همی بوارن جیاواز ده انجام پیگ و کار کرنا آفرتی و ظلامی بویا ات همی بواراده بله سپاس دەکەین خاتو ڤیان سلێمان ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان میوان بووی لەگەڵمان جارێکی دیکە 8 مارستان لێ پیرۆز بێت سپاس زۆر سپاس بۆ هەمیێ ئافرەتان پیرۆز بێت